پەروەردە پەیوەندێکی باشی بە تەواوی کایەکانی ژیانەوە هەیە. بە پەروەردەکردن دەتوانین داهاتوومان بنیاد بنێن. لەبەرەوە یەکێ لە کارە هەرە گرنگ و لە پێشینەکانی ئێمە پەروەردەکردنە. ئێمە لە کۆلێجەکەمان جیا لەوەی گرنگی بەلانی زانستی دەدرێت، گرنگی باش بەلانی پەروەردەی دەدرێت کە ئێمە هەفتانە لە کۆلێجەکەمان دەرزێکی تایبەتمان هەیە بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری و پەروەردەی. پەروەردە ڕێگای ڕۆشنایی ژیانە. باشترین پەروەردە ئەو پەروەردەیە کە ڕێنماییمان دەکات بۆ داهاتوومان. بۆ ئەوەی کۆمەڵگەیەکی بەهێزمان هەبێت پێویستمان بە پەروەردەیەکی باش و گونجاو.